سڵاو هەوڕێیان ڕێز و خۆشەویستیم هەیە چاوتان ماچەکەم ئەمێ یەک پەیامی زۆر کورت ئەوەندە پەیامی دوو درێژ نێراوە کەس گوێ ناگرێ پەیامێکی کورت ئەمێ بە دکتۆر عەبدولواحید بڵێم لە مانگی چوارەوە تەحەدای ئێمەی کردووە مولحیدەکان من کاک مەریوان کاک دکتۆر پشتیوان هەموو کەسانەی بە ڕێزانەی تر کە ئەو خۆی پێڵێ مولحیدەکان ئەتایستەکان لەسەر ڕەوشتی محەممەد چەندین جار ئێمایلمان بۆ نادوە چەندین جار لایمان لەسەر کردوێتەوە داوامان لێ کردووە قبوڵمان کردووە تەحەداکەیمان قبول کردووە ڕێزی خۆشەویستیمان پیشان ناوە بۆی لێرە شەوجارێک تر من بە ناوی هەموو ئەو هاوڕێیانی ترەوە دووبارەی یەکەمەوە بۆی دووپا دەکەمەوە بەڕێستان ئامادەن فەرمونون ئێمەش ئامادەین باودی بیتە بکرێ کۆتایی بۆ مقۆمقۆی بێنە باس دۆ بێنە چی لە دیوەخانێکە دانیشی کۆمەڵی مناڵەورکە لە دەوری خۆت کۆکەیتەوە باسی ژنەکانی محەممەدەکەی بە ئاوەژووی بە هەڵە جێڕاوەیی حەدیسەکان دەستکارێکی بە ئارەزوی گونی خۆت ئەگەر پیاوی وەرە لەگەڵ ئێمەیە باسی ژنەکانی محەممەد بکە ئێمە پێ دەسەلمێنین کە محەممەد کابراایکی شەهوانی بووە جارێک تریش بۆ دووباراکەینەوە لێرەوە پێت ئەڵێم دکتۆر عەبدولواحید ئەگەر بەڕێستان ئامادەی دیبیتن لەگەڵ من ئەڵێ لەگەڵ کاک مەریوان ئەڵێ لەگەڵ کاک دکتۆر پشتیوان ئەڵێ لەگەڵ هەر کامێکمان لەگەڵ کاک فاتیح ئەڵێ هەر هاوڕێکی ترمان هەمومان ئامادەین لەسەر ڕەوشت و لەسەر ژنەکانی پەیامبەری ئیسلام قسە بکەین ئێمە ئامادەین لەوە زیاتر خۆت مەتزەرەوە دامەنیشە بە دیار مناڵەورکۆ دابنیشیت قسە بۆ مناڵەورکە بکەیت ناچاوەکەم وەرە وەکو من پێم عیبە بڵێم پیاو چکە لای من پیا و ژن هەر هەم دووچان لێک ئاستان وەکو مرۆڤێک وەکو مرۆڤێکی ڕازگۆ وەرە دانیشە لە چ کەناڵێکەڵی لە هەر شوێنێکەڵی ئێمە ئامادەین من پەیامێکیشم بۆ ئەو وردەواڵە غیلمانە هەیە کە خوێنەکانی ئێمە بەرنوەی گاڵتەجاری پێکەن دەستی خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەم تۆ ڕکلامێکی بەلاش بۆ ئێماکەیت من نازانم وابزامی دەبەنگێکەیە یعفورێکەیە من ناون یعفور لەمەدا من بە ئەو بانخواز و مسلمانانە ناڵێم مسلمانەڵم یعفورەمان یان یعفورەکان ئێوە نابێ پێتان ناخۆش بێت چکە یعفور یەکێک بوو لە هەرە خۆشەویستەکانی پەیامبەری ئیسلام کەرەکەی نەوەی ئەو کەرەش بووە کە نوح ڕزگاری کرد وای تر بۆچی پێتان ناخۆشە من پێتان بڵێم یعفور لەبەرەوە من لێرەوە ناوەکەم گۆڕیون پێتان ئەڵەم یعفور ئەویش بۆ پیرۆزکردی ناوی ئێوە وەکو موسڵمان تێکی چاوەکەم اینجا جارێکی تریش هەر کەسێک سوکاتی بێماکە دەستی خۆش بێ زۆر ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە ئەوانێ من ئێمە بە ڕیکلامی بەلاش تێگەین چونکە ئاستی هۆشیاری کۆمەڵگە ئەوەندە لە ئاستێکی نزمایە بە تایبەتی یعفورەکان کۆمەڵگای یعفورەکان هیچ شتێکیان پێ نەماوە بەرامبەر بە ئێمە بەرامبەر بازادی خوازان و بیر ئازادەکان تەنها سوکایەتی و جنێ و دەستکاریکردنی وێنەکانمان بە سوکایەتیکردن بەردەوام من هەتایەوە بەردەوام من خۆتان زیاتر سوگەکەن چکە لە منطقی عەقڵ و لە لۆژیک ئەچنە دەرەوە یەنە ئاستی مناڵێکی ساوە یەنە ئاستی مناڵێکی سەرەتایی کە شتێکی لێبسەنی جنێ و سوکایەتی پێکە ئێمە هاتوین بە عەقڵ و بە لۆژیک پێتان ئەڵێن هەرچەنێەوە عەقڵتان نییە باشە بە دڵ و بە لۆژیک باشەوە لەبەر خاتری و دڵیشمان تێخست فەرمونون وەرن لە خزمەتتانین کامەتان خۆی بە پیاوەزانێ بەڵام مناڵەورکە نا ئێمە نوزەمان بردەوە سەرێ نامانەیە جوورعی کەم کەم مناڵەورکە نا یان قوتابیە سەقەتەکانی مامۆساکانیان نا هەرە گەورەکانتان کامیان زۆر گەورەیە یەکدانێکمان گەورە کرد
بینیمان لە دیبەیتا بوو بە فلیم ڕای کرد ناوەکان ناڵم پێویست ناکە کاک مەریوان و کاک پشتیوان دوانیان پەڕ و باڵ کرد ئیتر ئێستا لەگەڵ چی ترا بیکەین فەرموو عەبدولواحید خۆی داوای کردووە خۆی من تەحەدای عەبدولموشتاقیشم کرد ببورن بەڕێز عەبدوللەتیف سەلەفی فەرموو بێ لەسەر ئەخلاقی مسلمان قسە ئەکەین ئایا ئەو پابەندۆ بە ئەخلاقەکانی تابعین و سەلەفۆ من ئامادەم دیبایتی لەگەڵ بکەم پێشم ڕاگەیان کەس جوابی نەبوو چوو بەگە شتێکی ترە ئەویست ئابڕوو چوونەکەی بە شتێکی تر بشارێتەوە ڕێز و خۆشەویستیم هەیە تکایان پەیامە بگەێنن بەو بانخوازانە ئێمە ئامادەین من هەموو هاوڕێکانی ترم من بەنای خۆم و قساکەم لە ئێستاە بەڵام گەرانتی ناوی هەموو هاوڕێکانتان ئەتوانم من بەنای هەمیانەوە قسە بکەم هەمومان ئامادەین کام بانخوازەتان کامەتان زۆر 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 دەمی درێژە بابێتە مەدان ئێمە لەگەڵ یادیبی دەکەین لەسەر هەر بابەتێ خۆتان هەڵی بژێرن ڕێز و خۆشەویستیم هەیە چاو تاماچەکەم من هیچ پەیامێکی ترم نییە تەنها ئەوەنە نەبێ خۆشەویستن هەموو لایەکتان چاو تاماچەکەم کاتێکی شاد بۆ ملایە